بسم الله الرحمن الرحيم. جماوەری هەرێمی کوردستان و هەر کەسێکی دیکە لە هەر شوێنێکە گوێ لە دەنگمان دەبێ. السلام عليكم ورحمة الله تعالى وبركاته. بە پێویستم زانی وەکو ئەرکێکی سەرشانم کە لەم بارودۆخەدا جارێکی دیکە ڕاستەوخۆ بۆتان بدوێم، بە تایبەت لەبارەی ئەو پەتایەوە کە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە تەشەنەی کردووەوە بۆتە دیاردەیەکی جیهانی. ویستم چەند خاڵێک بخەمە بەرچاوی هەموو لایەک. یەکەم، بێگومان لە بارودۆخی نائاساییدا خەڵک دەبێ حاڵەتی نائاسایی تەحەممولکەن. هەر بۆیە من پێش هەموو شتێک دەستخۆشی دەکەم لە خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان کە پابند بوون بە ڕێنماییەکانی حکوومەت و دام و دەستگا بەرپرسەکان و بەتایبەت وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ، و دەستخۆشیش دەکەم لە لایەنە پەیوەندیدارەکان کە سەرپەرشتی خەڵکی هەرێمی کوردستان دەکەن و کۆمەڵێک ڕێسا و یاسا و ڕێنماییان دەرکردوون بۆ کۆنتڕۆڵکردنی تەشەنەکردنی ئەو پەتایە کە بێگومان ئەو پەتایە بەهۆی بەریەککەوتن و تێکەڵی خەڵکەوە زیاتر تەشەنە دەکا. و پێویستە هەموو لایەکیش بزانین، وەکو لە ڕابردووشدا باسمان کردووە کە کەم تەرخەمیکردن لە جێبەجێکردنی ئەرکی سەرشان بەرامبەر بە خۆپارێزی و خەڵک پاراستن لەم پەتایە مایەی گوناهباریە و مایەی عەیبداریشە. مای گوناهباریە کە خوا سبحانه وتعالى دەفەرمێت ولا تلقوا بأيديكم إلى التهلكة، بەدەستی خۆتان خۆ مەفەوتێنن. دیارە خۆفەوتاندن چەندان شێوازی هەیە. ئەوە کە تۆ سوور دەزانی بەهۆی ئەو پەتایەوە هەر کەسێک بیگرێ یان زۆر ئازیەت و ئازاری دەبێ و مەترسی مەرجیشی هەیە کە تۆ دەزانی ئاوایە کە خۆتی بدەیە بەر، بێگومان بەرحکمی ئاەتەکە دەکەوێت. هەروەها گەر تۆ خەڵکێک بەهۆی تۆ بکەوێتە بەر لێشاوی ئەو پەتایە، بێگومان ئۆباڵی ئەوانە دێتە ئەستۆ. پاشان بە پێویستیشی دەزانم لێرە و من جارێکی دیکە سوپاس و دەستخۆشیش بکەم بەڕاستی لە لایەنە پەیوەندیدارەکان کە ڕۆڵی خۆیان بینی و بەڵام داواشیان لێ دەکەم لەمە و دواش هەتا ئەو کاتەی کە دڵنیا دەبین ئەو پەتایە خوا پشتیوان بێ کۆتایی پێهاتەوە چی دیکە تەشەنە ناکا بڵاو نابێتەوە، بەردەوام بن لەسەر کاری خۆیان و گوێ نەدەنا پرتۆبۆڵەی هەندێک کەسی کەم حەوسەلە، چونکە دوجار ئێمە هەموو لایەک بەرپرسیارین بەرامبەر بە سەلامەتی خەڵک و هاوڵاتیانمان، و کەسانێکیش هەن کە هەست ناکەن بە مەترسی ئەو پەتایە. ئێمە نابێ بە هۆی گوێپێنەدانی ئەوان یاخو هەست نەکردنی ئەوان بە بەرپرسیارەتی یا بە مەترسی وەکو ئەوان ڕەفتارکەین. و بەڵام گرنگە لێرەشدا حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان دادگەرانە مامەڵە بکەن. وەکو جاری دیکەش گوتومانم جارش دووبارەی دەکەمەوە، بە واستە و واستەکاری هەندێک خەڵک نەچێ بۆ گەشت و گەڕان و سەیران بۆ تێکەڵی خەڵکێکی دیکەش کە پابندن لە ماڵی قەتیز بمێنن. ئەوە زۆر گرنگە کە مامەڵەی چۆنیەک لەگەڵ هەموو لایەکدا بکرێ و واستە و واستەکاری ناسم و ناتناسم کاریگەری نەبێ لەسەر ڕێپێدانی خەڵک. و من لێرە شۆ دەستخۆشیش دەکەم لەو کەسانەی لەو لایەنانەی کە ناتوان دابنیشن، بە تایبەت ئەوانی کە سەر بە وەزارەتی نێوخۆ، وەزارەتی تەندروستی و پارێزگارەکان و هەموو ئەو کەناڵانەی کە کەم و زۆر کۆنتاکتیان هەیە لەگەڵ سەرپەرشتیکردنی خەڵک و لەگەڵ پاراستنی ئەمنیەتی خەڵکدا، بەڕاستی جێگەی تەقدیر و دەستخۆشین. خاڵێکی دیکەوە کە من ڕوو دەکەمە خێرخوازان، ڕوو دەکەمە دەوڵەمەندەکان کە دەستخۆشی دەکەم لە ئەوانە کە پشک و بەشیان بووە لە دروستکردنی هەندێک خەستەخانە و هەندێک هاوکاری هەژاران و نەداران، بەڵام پێم وایە پێویستی بە هیمەتی زیاتر دەکا، بە تایبەت ئەوانەی کە لە خانی و بەکرێدان، ئەوانەی کە لە دوکانی بەکرێدان، ئەوانە کە دەوڵەمەندن خاوەن دوکانەکان خاوەن خانوەکان دەگونجێت کە چاوپۆشی لە هەموو حەقەکان بکەن یان لە هەندێکی بکەن و دەستبارێکیان بگرن. بە تایبەت کە خەڵکێک هەیە
کە بەهۆی نەچوونە دەر کار و کاسبی بۆ ناکرێ و کار و کاسبیشی کە بۆ نەکرا بژی و ڕۆژانەی ماڵ و منداڵی بۆ پەیدا ناکرێ. لێرە شۆم دەستخۆشی دەکەم بەڕاستی لە دەستگای خێرخوازی بەخشین کۆمەڵی ئیسلامی کە بە بەشداری لەگەڵ فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کەمپینێکیان ڕاگەیاندووە بۆ هاوکاریکردنی خەڵکێکی هەژار و نەدار و دەستخۆشیش دەکەم لەوانە کە هاوکاریان دەکەن چونکە بێگومان دەستگای خێرخوازی بەخشین هەر بە هیمەت و هەوڵی خێرخوازان و دەوڵەمەندان و خواپێداوان تا ئێستا لە کاردا بووە و توانیوێتی هاوکاری خەڵک بکە. من دەستخۆشی دەکەم لەو دەستگا خێرخوازیە و دەستخۆشیش دەکەم لە هەر دەستگایەکی دیکەی خێرخوازی و لە هەر کەسێک کە هەوڵ و هیمەت و خۆی لە بوارەدا دەخاتە کار. سەبارەت بە چۆنێتی بەڕێکردنی ئەو ڕۆژانەی کە پێویست دەکات خەڵک لە ماڵەوە بمێنێتەوە، من لێرەوە دڵسۆزانە ئامۆژگاری هەموو لایەک دەکەم کە با هەست بە دڵسەغڵەتی نەکەن، هەست بەوە نەکەن کە ڕێیان لێگیرا و قەتیس کراون لە ماڵێدا بە پێچەوانەوە با ئەم دەرفەتە بقۆسنەوە بۆ زیاتر بە خۆداچوونەوە. ئێمە زۆر پێویستیمان بەوە هەیە کە هەڵوەسە بکەین ئێمە لە کوێی موسڵمانەتی و لە کوێی دیندارین، ئێمە لەم سەفەر و کاروانی ژیانماندا لە شوێین هەڵوەسە بکەین ئاوڕێک لە ڕابردوو بدەین و تا ئێستا چیمان کردووە وە سەرێک هەڵبڕین بەرەو داهاتوو بەرەو شوێ دەچین. بێگومان ئێمە هەمان لەم سەرزەوی میوانین و ئێمە هەمان ئیشی مردنی قەرزدارین. ئەو سەفەرە هەر لەبەرە دەبێت خۆمانی بۆ ئامادە بکەین. خوای پەروەردگار دەفەرمێ وتەزەوەدوا فەئینە خەیڕ الزادی تەقوا. توێشوو هەڵبەگرن باشترین توێشوو تەقوایە. ئێمە لە ژیانماندا لە سەفەرداین، سەفەری بەرەو خواچوون، سەفەری بەرەو مەرگ و مردن کە لە دوای مردنیشەوە قۆناغی بەرزەخ و لە دوای قۆناغی بەرزش قۆناغی قیامەت دێتە پێشێ. جێی خۆیەتی ئێمە ئەم ڕۆژانە هەست بە سەغڵەتی نەکەین بە پێچەوانە وەکو دەرفەتێکی زێڕین وەکو هەلێک بیان قۆزینەوە ئەم ڕۆژانە کە چاو بە خۆدا بجێڕینەوە بیر لە خۆمان بکەینەوە و پاشان سەرگەرمی قورئان خوێندن بین، سەرگەرمی مطالعە بین، سەرگەرمی بیرکردنەوە بین، سەرگەرمی بە خۆداچوونەوە بین، تەزکیەی نەفسمان بین و ئاوەڕدانەوە لە ماڵ و منداڵمان بین و بەڵکو لە ڕێی پەیوەندیەکانی تەلەفۆنەوە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەسەرکردنەوەی دۆستان زۆر ئیش و کار هەیە کە ئێمە دەتوانین لەو ڕۆژانەدا ئەنجامیان بدەین و ڕۆژەکانمان بۆ بەخێر بگەڕێن. لە کۆتاییدا بە پێویستی دەزانم بەڕاستی کە لەم یەک دوو ڕۆژەدا بیستم دیسان کەناڵەکانی ڕاگەیاندنی هەردوو حیزبی حکومڕانی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان خەریکن شەڕی ڕاگەیاندن لەگەڵ یەکدیدا گەرم دەکەنەوە. من دڵسۆزانە داوایان لێ دەکەم هەرچی زووترە ئەو شەڕە ڕابگرن، هەرچی زووترە ئەو شەڕە ڕابگرن. خەڵک بارێکی قورسی لەسەر دڵ و دەروونە بەهۆی پەتای ڤایرۆسی کۆڕۆناوە. با ئەگەری دووبارە بوونەوەی شەڕ و ئاژاوە، ئەگە شەڕ و ئاژاوی بە قسە و بە ڕاگەیاندنیش بێ جارێکی دیکە باری دڵی خەڵک قورستر نەکا. لە جاتی ئەوە بە هەردوو حیزبی حکومڕان بە هاوکاری لایەنەکانی دیکەش چ لێرە لە هەرێمی کوردستان چ لە بەغدا سەرگەرمی ئەوە بین جارێ یەکەم حکوومەتی ناوەندی بزانین چ گرەیەکی بەدەستی ئێمە دەکرێت و هاوکاریان بین. ئێمە مادام ئەم هەرێمە بەشێکە لە عێراق هەر بەڵایەک بەسەر عێراق بێ بەسەر ئەم هەرێمەش هاتووە، هەر نەبێ بودجەکەمان دەبڕێ. با لە جاتی ئەوە کە لێرە خەریکی گورسپسڕچێنە و دمبەدمە بین پێکەوە کە هیچ سوودێکی نییە، با ئاوڕێک بدەینەوە بچین بەدەم برا عێراقیەکانمانەوە حکوومەتی ناوەندی عێراق بزانین لە کوێ ئاڵقاوە چی بە ئێمە چارەسەر دەکرێت، چی دیکە بەوە تۆمەتبارمان نەکەن کە ئێمە هەر بیر دەکەینەوە لە چەند پارێزگاکەی خۆمان و پاشان لێرەش با گرفتەکانی حکومڕانیمان چارەسەرکەین. خەڵک چاوەڕێی موچەیە، خەڵک چاوەڕێی هاوکاریە، خەڵک چاوەڕێی ئاورلێدانەی حکوومەتە. دەزانم نرخینەوە زۆر دابەزینە و لە هەڵکشین و دابەزیندایە، بەڵام ئێمە دەبێت هەوڵ دەین وردە وردە بەرەو ئەوە بچین کە زیاتر لەسەر پێی خۆمان بوەستین و پاشان ژێرخانی ئابووریمان دروستکەین و پاشان هەمیشە چاوەڕێی ئەوە نەبین داخوا لە شوێنانی دیکەوە چیمان بۆ دێت بەرهەمی خۆماڵیمان هەبێ. با بیر لەوانە بکەینەوە باشترە وەک لەوەی کە یەکدی تۆمەر باشکەین و شەڕقسە لەگەڵ یەکدیدا بکەین و با پند وەربگرین هەم لە ڕابردووی تاڵی خۆمان و هەم لە ئێستای حکومڕانی شیعە لە ئەنجامی ئەوەدا کە لە مێژوودا دەژین، لە ئەنجامی ئەوەدا کە لە چوارچێوەی تائیفە و مەزەردا خۆیان قەتیس کردووە، تەنیا بیر لە خۆیان دەکەنەوە. ئەوە تاکەوتونە
بگرە و بەردە و گرت پسڕچێنەیەکی نێو خۆ کە نایان پڕژێتە سەر ئەوە کە ئیدارەی وڵاتی عراق بکەن. ئێمە جێ خۆیەتی کە هەند لە خۆمان وەربگن لە ڕابردووی خۆمان کە حکمڕانی ڕاستەقینە، حکمڕانی عاقڵ و ژیر ئەو کەسێک کە لە واقعدا دەژی با واز لە مێژوو بێنین بۆ مێژوو با هەر پەندی لێ وەربگرین، مێژوو نهێنینەوە بۆ ئێرە، با بە عەقڵیەتی لە مێژووداژیان حکمڕانی نەکەین، بە عەقڵیەتی تەنیا خۆبینین، خۆقەتیسکردن لە چوارچێوەی حیزب و شتی بچووکتردا حکمڕانی نەکەین، بەو شێوە حکمڕانی ناکرێ. داوایەکی دڵسۆزانیان لێ دەکەم هەرچی زووترە شەڕی ڕاگەاندن ڕابگرن و گرفتەکان بە شەڕی ڕاگەاندن بە شەڕی کەناڵی ڕاگەاندن چارەسەر ناکرێن بە دانیشتن پێکەوە لەسەر مێزی گفتوگۆ بەجێ بۆ یەکدیگرتن و پاشان بە بەشداری پێکردنی خەڵکی دیکەش کە حەقی خۆیانە هەموو بەوە گرفتەکان چارەسەر دەبن با بەو شێوە بکەین. لەخوای پەروەردگار داواکارم ئەم وڵاتەی ئێمە بپارێزێ لە هەر دەرد و نەهامەتیەک بە تایبەت کە تا ئێستا لە پەتای کۆڕۆنا پارێزراوە خوای پەروەردگار بیپارێزێ وخوا بە لوتف و کەڕەمی خۆی ئەو دەرد و بەڵایە لە کۆڵ هەموو بەشەریەت و بە تایبەت لە کۆمەڵ مسلمانان بکاتەوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.